کتێبخانە کۆسار دامەزراوەیەکی تایبەتە بۆ هەڵگرتن و پاراستنی کتێب لەو شوێنەدا کە لە ڕێگەیەوە دەتوانێت کتێبەکان بە پارێزراوی بمێننەوە. جا لە کۆندا کۆسار سەرچاوەی سەرەکی بەدەستهێنانی زانست و زانیاری لە ڕێی کتێبەکانەوە بووە، هەروەها هۆکارێکی سەرەکی پێشکەوتنی کۆمەڵگا بووە. بەوە کۆمەڵگایان هەڵسەنگاندەوە کاتێک خاوەنی کتێبخانەیەکی زۆر گەورە و باش بێت دیارەوە کۆمەڵگایەکی پێشکەوتوو بووە. جا بێگومان کتێبخانە مێژوویەکی کۆنی هەیە، کۆنتترین مێژووی دەگەڕێتەوە بۆ دۆڵی دووڕووبار و هەلوها دۆڵی نیل کە پێم وابێ ئەسکەندەری هەڵە نەبم کۆنتترین کتێبخانەیە لە ڕووباری نیل. خۆشبەختانە ئێمەش لە سەردەمی ئێستادا چەندین کتێبخانەمان هەیە لە ناوچە جاجەکانی هەرێم بەتایبەتی وەرە لە جیهاندا بەگشتی. ئەمڕۆ ئێمە لەگەڵ میوانەکەمان باس لەوە دەکەین بزانین کتێبخانەکان لە هەرێمی کوردستاندا تا چەند پێشکەوتونە چ وڵاتانی جیهاندا، هەروەها لە چ سەرچاوەیەکدا ڕەنگە کورد کەمیمان هەبێت، هەروە کێشە و گرفتەکانمان چی. لەگەڵ میوانەکەمان دیاری وەستە عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێم لە لامان لە ستۆدیۆ میوانە. کاک دیاری بەخێرهاتی. بۆ ئێوە بۆ بینەر و جێگرانی کا دیاری با سەرتا هەر بە پرسیارێکی گشتی لەوە دەست پێ بکەین بزانین باسێکی کتێبخانەکانمان بۆ بکە لە هەرێمی کوردستان کێش و گرفتەکانیان. زۆر سپاس، خۆشحاڵم من بەیانێ لەگەڵ ئێوەی بەڕێز باس لە شتێکەکەین کە توانین بڵێن لێچێکە لە شتە پیرۆزەکانی مرۆڤایەتیەویش کتێبە. ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکانی هەرێم پێگاتووە لە 8 کتێبخانە گشتی لەسەر ئاستی سلەیمانی، هەولێر، دهۆک، ڕاپەڕین، گەرمیان، هەڵەبجە، زاخۆ و ناوەندی هەولێریش. بۆیە ئێمە بە شانازیەوە توانین بڵێن لە سنووری هەرێمی کوردستان زیاتر لە 96 کتێبخانەمان هەیە لە هەموو هەرێمی کوردستان و زاید لە کەرکووکیش و ناوچەداڕاوەکانیش ئێمە کتێبخانەمان هەیە و ئەتوانین بڵێن یەکێکە لەو ناوەندانەی کە زۆر زەرورە تاچی کوردی هەمووی ئاشنا پێبێت، چونکە کتێبێکێکە لەوانی کە پێویستە وەکو خۆراکێک لە خۆراکانی ژیان. کاک دیاری باست لەوە کرد کە سەر و نەوە کتێبخانەتان هەیە لە 96 ئەمە بێجگەل لە ناوچە دابڕاوەکان یا بەوانیشەوە پێشکە ناوچە دابڕاوە. ئەی لەو سنوورانە چەندتان؟ ئێمە بۆ نمونە لە خانەقین کتێبخانەمان هەیە لە بەشی هەرێم کتێبخانەشمان هەیە کە مادەی ساوچ لێگرێتەوە، لە کەرکووک بە هەمان شێوە لە هەردوو بەشەکەی هەتا. بەڵێ لە هەر بەشەکانمانە لە کەرکووک و ناوچەکانی کەرکووکیش ئێمە کتێبخانەمانە. کاک دیاری ئەگەر زانیاری و لەبەردەستا بێ چەند سەرچاوە هەیە لە ناو کتێبخانەکان؟ یعنی ئەگەر بە تەقریب ئێمە ئەتوانین بڵێن نزیک بووینێتەوە لە ملیۆنێک سەرچاوە. پێم وایە ئەو ملیۆنە سەرچاوی لە ناو ڕەفەکانی بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە وجودی هەیە و ڕۆژانەش دەرگاوەڵایە بۆی بتوانن هاوڵاتیان و خوێنەران و ئەوەی کە خواستی کتێب و نووسین و وەرجێڕوانە هەیە بتوانن سووربەن بنێ. باشە کاک دیاری هیچ کەمیەک نییە لە هیچ سەرچاوەیەکتا با بڵین خوێنکاران ئەو کەسانی کە یا سەردانی ئێوە دەکەن بۆ توێژینەوە بەکاری دێنی هیچ سەرچاوەیە کورتێنان و کەمی تێدانە؟ ئێمە ئەوەی کە زیاتر کورتێنان بکە ساوردەوردە خەریکە ئیشی لەسەرەکرێ مەسەلەی وەرزشە کە کتێبمان سەرچاوەمان کەمە، مەسەلەی شێوازی خواردن دروستکردن و خواردنی مۆدێرن و خواردنی پاراستنی خواردنە کولتورەکانی کۆمەلگاکەمان ئەوەش تقریبەن هەنێک کەس دەستی بۆ بردووە خەریکە ئەچێتە ناو ڕەپەکانی کتێبخانەی کوردیەوە. باشە کاک دیاری بەو پێی کە دەڵێیت ژمارێکی زۆر کتێبخانەیە لە ناوچە جاجەکانی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان، هیچ کێشەیەکی بیناتان نەبووە؟ چۆن ئێمە کۆمەڵە کێشەی زۆر لینمانەیە. باشە گەر بۆمان باس ئێمە ئەگەر بێت و سێرکی ئێمە لە ئەگەر نەڵێم زۆرینە بگرە ڕێژێکی بەرچاو ئێمە لە کرایبین لە قەزا و ناحیە و ئەوانەیە، یعنی ئەتوانین بڵێن حکومەت ڕاستە دەستی بردۆ بۆ کۆمەڵی بینای زۆر باش لە کاتی خۆی دروست کراوە بە یک دیزایانی جوان لە هەموو ناوچەکانی کوردستان. ئەتوانین لەگەر سێرێکی بچیتە هەست قەزا و تایبەتی قەزا گەورەکانەوە ئەتوانین بڵێن بینایی کتێبخانەی گشتی ئەناسیتەوە لەبەر ئەوانێکی تایبەت بەخۆی بەڵێ نظام تایبەت بەخۆی هەیە و پێم وایە گەر سەر لە قەزا گەورەکان بێتوانی لیا لە شارەکان زۆریان یەک دیزاین، بەڵام ئەتوانین بڵێن دەستکاریەکی ئەو تۆ کراوە کە ئێستا خۆشببختانە توانین بڵێن بینای مۆدێرنی زۆر باشەیە، چ لە دهۆک کە کتێبخانی بەدرخانە، چ لە سلەیمانی، چ لە هەولێر، لە ڕانیە، لە هەموو ئەو شوێنانی کە لە گەرمیان
لە هەموو شوێنە وەکو قەزا گەورەکان و وەکو شارەکان وەکو ئیدارە سەربەخۆکان کراوە بەڵام لە ناحیەکانە پێم وایە توانین ئاڕێکی زۆر باشی لەبینەوە لە هەنێ ناحەیە کتێبخانە و کتێبەکانمان ڕەنگە لە مەترسی لە ناوچوو نابن لەبەروی بیناکەی بە کەڵک نایە بیناکەی کۆنا لەبەروی ناتوانین وەک پێویست لەبەر کەمی مۆزەف وەک پێویست بتوانین خزمەتی ئەو کتێب و ئەو پێداویستیانەکە کە لە ناو بیناکەیە هەیە بۆیە لێرەوە کتێب ئەوە ئەرچێکی زۆر باشی حکومەت بێ و لە کابینی ئایندای ئاوڕێکی زۆر باشی لێباتەوە کاک دیاری باسی کەمی مۆزەفت کرد ئەو بڕیاری کە دەرچوو سەبارەت بە خانەنشینبوونی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئایا ئەو بڕیارە بێگومانێکی لە فەرمانبەرەکانی ئێوەشی گرتوتەوە ئێمە کەمیتان نییە سەوکێشەی فەراغی فەرمانبەران زۆریش ئێمە باز لەلایەنە باشەکانی و لایەن ئەو خانشتیان ناکەینەوە لەگرین بۆ خەڵکی پسپۆرت بەڵام ئەگەر لایەنە خراپەکانی سیرکەین بۆ نمونە لە ناو کتێبخانەی سلەیمانی و دەوروبەریە زیاد لە 40 فەرمانبەر خانشی نەبێ ئەم فەرمانبەرانی کە خانشی دەبن چێن ئەوانن کە زۆر شارەزان بەڵێ کە قاڵبووی خزمەتکردنی کتێبخانەی کوردی بوون بۆیە لەوێ ئێمە نوقسانێکی زۆر گەورەمانە بێ و یعنی چۆن بتوانین ئەو فەراغانە پڕ بکەینەوە لە کاتێکا کە ئێمە جیلی تازەش کە ئێستا خریجی کتێبخانەن خریجی ڕاگەاندنن خریجی ئەو بەشارن کە ئێمە وەکو کتێبخانە پێویستمان پێ بێ هەلی دامەزراندن بۆ ئەوانەش نەبێ پێم وایە لە ئایندەیە حاڵەتی کتێبخانەکانمان زۆر خراپە بێ چونکە کەمی فەرمانبەر یەکێکە لە حاڵتە هەرە خراپەکە زۆر باش باسی نەبوونی هەندێک سەرچاوە کرد مۆسیقاشتان زۆر کەمە لە ینی من هەرچی کتێبخانەکانی سلێمانی و چواردەوری سلێمانیە گەڕام بە هەمی دوو کتێبی مۆسیقام دەستکەوتە لە ناو هەیە ڕەنگە لەو ڕێژەیە بە دەردت بەڵام لە تۆمۆحی وەکو سەرچاوە بەڵێ بەڵێ سەرچاوە لە تۆمحی ئەو خەڵکیانە بێ کە پسپۆرە لەو بارەیە کە ئەتوانێت سوودمەند بێت تیای لەو دیاری ساڵانە کۆمەڵک پێشانگای نێودەوڵەتی کتێب ئەکرێت لە سلێمانی لە هەولێر و لە ئەتوانین بڵین لە وڵاتانی دەوروبەری هەرێمی کوردستانیش هیچ پەیوەندیەکتان هەیە یاخود ئەتوانن بڵین ئەم پێشانگایانە سوودی ئەبێ بۆ کتێبخانە گشتیەکان لە ناو ئێمە بەداخەوە توانین بڵین ئێمە کەمترین بەرکەوتەمان لەو حاڵتە بێت لە لای من ڕەنگاوە ئەوە زۆرترین بەرکەوتە لەگەڵ ئێوە بەڵێ ئەوە پرسیارێکە ئەکرێ بەرەو ڕووی حکوومەت و وەرە ڕووی دامودەستگا معنیەکان بکرێتەوە بەڵام بەڕێوەبەرایەتیەک هەیە ئەوەی ئاگاشمان لێگەیەوە نەبێ بێ ئاگابین لە بەغا کتێبخانێک نیشتمانی کراوەتەوە لە هەولێر دەکرێتەوە لە سلێمانی دەکرێتەوە لە هەموو شوێنەکانی کەکرێتەوە بەڵێ ئاگامان لێیە و زۆر سوودمەندیشە بۆ کتێبخانەکانی ئێمە وە کتێبخانەکانی ئێمەش زۆر باش بەشدار ئەبن ئەو سەرچاوە تازانی کێتە ناو کایی خوێندنەوە چ وەرجێر بێ چ نووسەر بێ چیرۆک بێ هەرچی ئەو بابانایی کە باسێکی ئەچێتە دووتوی ئەو کتێب و کلای ئێمە ژمارە سپاردنی پێدرێ لێەوە ئەتوانین ئێمە بەڵێ سوودمەندەبین لێ و ئەتوانین جارێکی کە خانەکانی کتێبخانەی گشتەکانی پێ باسی ئەو سوودمەندبوونە یاخود ئەو زنجیرەی بڵین پێدانی چاپ و ئەواناکەکە هەو کتێبێک کە بڵاوکرێتەوە بێ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکانی هەرێمەوە مۆڵەتی پێدا ڕاستپاردەی بەڵێ ئێمە ئەو مۆڵەتە نامراوە ژمارەی سپاردن ئەو ژمارەی سپاردنە ئێستا ئێمە لە سنووری دەسەڵاتی ئێمە بەڵام ئێمە شتێکی وامان کردووە جگە لە شارە گەورەکانی سلێمانی کە خۆم لە ناوەندی هەولێرام و دوهۆک و گەرمیان و ڕاپەڕین و حتا ئێمە دەسەڵاتمان داوە بە ژماری سپاردن بە زاخۆ کە ئەوە یەکەیەکی نوێیە بە سۆران کە ئەوە یارەیەکی نوێ تازە ئەمەوای کردووە کە زیاتر نووسران ئەگەر بێت تۆ سەیری بکەین نووسەرێک لە خانەقین ڕۆمانێکی هەیە وەرجێڕێکی هەیە کۆمەڵەیە چیرۆکە شارێکی هەیە شارەیە بۆی نەگاتە سلێمانی و بۆ ماندوو بوون و بۆ هیلاکیۆمانە لە گەرمیان نەتوانێت ژماری سپاردن وەربگرێت و دوچاری ژبارنەی سپاردنەکە بە ئەلکترۆنیەتەوە لای ئێمە و هیچ کێشێکی نییە بۆ زاخۆش بە هەمان شێوە و بۆ شوێنەکانی کەژەر هەڵەبجەم لەم یادە پیرۆزای هەڵەبجەم بیر چوو بێدا لێ نەگەین هەڵەبجە ژێکێکە لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی ئاکتیڤ کە ئەتوانێت خزمەتی زۆر باش بکاوە باشە ئەم کتێبانە کە ئەم ژمارە سپاردنانیانێنێ مەرجە نووسەرەکە کە کتێب باتەوە بە کتێبخانەکە بەڵێ مەرجە 3 بۆ 5 کتێب باتەوە با و شوێنی کە داوای ژماری سپاردنی لێ کرد
وە کاراسانیی وەمان کردو نووسەران بەڕاستی ئێستا ئەتوانن ئەگەر خۆیان بێن بە فەخرەوە دەرگامان کراوە توانین وێنێکی مێژوویشیان لەگەڵا بکەین و خزمەتیشیان بکەین بەڵام ئەتوانن نوێنەری چاپخانەکەش بنێرن توان نوێنەرێکی خۆشیان بنێرن فۆرمێکی زۆر سانە و ساکارە لە سێ چوار پرسیاری احتیاری دەست بوو بە ماوەی زۆر کورت لە دقەیەک دوو دقە تێناپەڕێ ژماری سپاردنی بۆ دابیرەکەین. باشە کاک دیاری نێوانتان چۆنە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەروەها ئایا هیچ پرۆژێکتان هەیە بۆ ئەوی کە کتێب پێشکەش بە زیندانەکانی یاخود چاکسازەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو وەزارەتەکان معنیەکانێ بە تایبەتی لەگەڵ کاروباری کۆمەڵایەتی لە 2 ساڵ پێش ئێستا پرۆژەیەکمان هەبوو پێکەوە توانیمان زیاتر لە 7500 کتێب بخەینە خانەی کتێبخانەی زیندانانی چاکسازی و گەوران و ژنان و مناڵان و هەموو ئەو زیندانانەی کە پەیوەستە لەگەڵ کاروباری کۆمەڵایەتی زیاتر لەوە کتێبانەمان بۆ دابین کردوون و ئەتوانین بڵێن زۆر باشین لەگەڵ وەزارەتی تەربیەش بە هەمان شێوە. باشە کاک دیاری بڕیار بوو پرۆژێک بکرێت کە لە هەموو فەرمانگەیەکە کتێبخانەیەکی بچکۆلانە بکرێتەوە وتت پەیوەندی منان لەگەڵ هەموو فەرمانگەکان و دامێزگاکان هەیە ئەوە بەس پێی گەشتووە ئەوە لە 1-2 شوێنە قسەی لێکراوە بەڵام بێتە سەرەوەی بە ینی بێتە سەر کاروبار ڕێکخارە یاساییەکە و ئیداریەکان تا ئێستا پێم وایە نهاتۆتە بواری جێبەرەکردن بەڵام ئەوە ئەگەر خاونێک نەبێ حەقیقەتێک بێ زۆر باشە فەرمانبەرێک لە شوێنەکەی خۆی ئەگەر نەبێت بۆی کە ڕێگریەک بێ بۆ هاوڵاتیان کاچێتەوە ناو دایرەیەکەوە بڵێ وڵا فڵان مۆزەف خەریکی خوێندنەوە بووە ئەوە نا بە شێوەیەکی کاتوانین ڕێکی بخەین لە کاتی ئەو پشووی کە هەیەی لەگەڵ نانخواردنەکە لەگەڵ برێکێکە لەگەڵ ئیسراحەتێکە ئەتوانێ دقێکی شعری یا پەیوەست بێ بە ڕۆمانێکەوە بۆی کە خۆی خواستێتی مەبەستمانە لەگەڵ دەستگا جیاجەکان و یا ئیدارە جیاجەکانی فەرمانەکانی کە لەسەر خەت بین. بێگومانەوە بیرۆکێکی زۆر جوانە دەستان خۆش بێت. کاک دیاری بابەتی ئۆنلاین ئێستا هەمومان موبایلمان پێ و هەمووی موبایلی زیرەکی پێ ئایپادی پێوەمانە هەر شتێک کە ئەمانوێ لە ناو موبایلەکەی هەیە هەوڵتان ناوە وا بکەن لەمە دو ئەو کتێبانەی کە چاپیەکەن بە PDFیش هەبێ لە بەڵێ ئەوە ئیشی زۆر باشی لەسەر کراوە پێم وایە دەستمان بردووە بۆی و لە 2 ساڵێک پێش ئێستا پرۆژێکی زۆر باش لەگەڵ خەمخۆرانی ئەو بە تایبەتی جەنابی وەزیر و وەزارەتیش لەسەر خەتن لەگەڵ ئێمە بۆی بتوانین گەنجێکەکە نەتوانانی وەکو لەمەز وەکوی حیکە لە سەردەمی ئێمە زۆر کتێب لەلاتەوە گر بوو و زۆر جار لەسەر لە کتێبەکە ئەیخەوان و لەسەر سن یادگارێکی دروست کرد کار شتێکی لە باشین هاوڕێ کتێبە ئەو هاوڕێتی ئێستا ئەوە بێ کە موبایلەکە دایم لە بەردەستایە و بتانی پرۆژەکەیشی لەسەر ئەمە پرۆژێکش ئەوە کە هەر زۆر باشەیە ئێمە بتوانین داخڵی ئەوە بین کە خۆت باسر کرد ئەگەر گەنجێک لە سلێمانی ئەچێ بۆ هەولێر لە جیاتی ئەوەی لەگەڵ ڕێزم بۆ ئەو گۆرانیانەی کە خۆی خواستی لێە ئەتوانێت بە قەسیدەیەکی شعری مامۆستا شێرکۆ بێ کەس ئەو ڕێگا دوور دەست کتێبخانێکی ئەلکترۆنی کتێبخانە ئەلکترۆنی هەیە و زۆر خەڵکیش دەستی بۆ بردووە کە ئێمەش ئاگادارین و بەشێکی ڕەنگەگە ئێمەش ئاگادار نەبین لێرەوە دەستخۆشیان لەیەکەین. باش کاک دیاری وەکو دوا پرسیار پرۆژەیەکە بوو پرۆژەی بە کەلتورکردنی خوێندن باڵێ ئێوە وەکو بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و وەکو سەرۆک یاخو بەڕێوەبەری گشتی ئەم پرۆژەیە چۆن هەڵەسەنگێنی و چۆن هاوکاریانەکەن پرۆژەیەکی زۆر بەرفراوانەوە بە کەلتورکردنی خوێندن بە تایبەتی کتێبخانەی سلێمانی و هەولێر زۆر بە جددی دەستیان داوەتێ و دهۆکیش بە هەمان شێوە ئێستا ئەو پرۆژێک وەستراوەتەوە بۆی کە بتوانانی لە کتێبخانەی گەنمیان بە هەمان شێوە بە کتێبخانەی ڕاپەڕین و لە هەڵە بجو لە هەموو ئۆشانی کە وا لێ بکەین جارێکی کە چۆن نووسەر و خوێنەر و کتێب ئاشنا بکەینەوە بە یەکتر کە تۆزێک دووریان هەیە ئەمە یەکێکە لەوەی کە توانین خاڵێکی زۆر بەهێزە ئیشی لەسەر بکەین بتوانین جارێکی کە گەنجی کورد ئاشنا بکەینەوە لەگەڵ نووسری زۆر باشمان هەیە و وەجیێکی زۆر باشمان هەیە واگەر سیر بکەیت لە مانگی چواریش پێشنگایەکی نێودەوڵەتی کتێب لە هەولێرەکرێتەوە پێم باشەوە تەرکیزی زۆر باشی بکەنە سەر و ئێمەش و گەنجان و مانش پێم وایە سەردانیکەیەکی زۆر باشیە بێ و وەکو هەموو ئەو پێشنگانی و دەوڵەتیانی ئەگەر پیشەسازی بێ ئەگەر تەکنەلۆژی بێ ئەگەر هەر شتێکی کە بێ
ئەوەش کەمتر نییە لەوانە کە بتوانین بۆ کۆمەلگا سوودی باشیە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ دیاری وەستا عزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتەکانی هەرم کامبانێ لە سانە بەڵێ بڕگۆ بابەتەکانمان تاوا بوون بەڵێ بامەش بەرەو کۆتایی بچین ئەمڕۆژ لەگەڵ کۆسار سەرجەم بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن تا ڕۆژێکی تر خواتان لەگەڵ هەر شاد بن.